مسلمان شو كاتيك مسلمان تواوا أمانة بارزي كاتن وأنا قاشان لي لو ك وفاي بروديجال إن شاء الله بخاطر تراسوي شاكي كان من وهم لا يكمن وفاي بروديجال إن شاء الله لا يكسر كتير إسحاق برزاني كريم جواب شدنا جوابي وهيك إن شاء الله حقيقة سان أسير كان فرصة كريم وهو أسير طبعا كيس فرصة وەکو ئەنجومەنیەکی خوشکان ڕۆژەی مانجی ڕەمەزانمان هەبوو بۆ لەبەرکردنی سوورەتی مورب 30 ئاەت لە خۆ دەگرێ سوپاس بۆ خودای گەورە نزیک لە 150 بەشدار بوومان هەبوو وەکو ساڵانە دیارە بەردەوامی لە کار و چالاکیەکانمان 20 ڕەمەزان کە ڕامانگەیاند ئەو ڕۆژ کە 15 چارە تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێت سوپاس بۆ خودای گەورە ئێمە تەمان ئەو ڕۆکو بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەستان بە ئەنجامدانی تاقیکردنەوە بۆ سوورەتی مولک ئەو پرۆژەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز ڕاگەیاندرا بوو کە ئەنجومەنی یەکی خوشکان ڕایگەیاندبوو بۆ لەبەرکردن و ڕابەکردنی ئەمڕۆ تاقیکردنەوەکە ئەنجام درا و ئێستا ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ ئەو ئەنجومەنە بەڕێزەوە بۆ بەشداربووان و تەمەنا دەکەن ئینشاءڵڵا ڕێژەیەکی زۆریان تێیدا سەرکەوتوو بن و ئەو خەڵاتی کە دیاری کراوە ئینشاءڵڵا ببنە خاوەنی ماناکان نووسرایە تەنها دەیانگەری بێتر بەڵام تۆزێک سەرنجی دەوێتن دیقەت بدەن کە لەگەر دەستپێکردنی ئەو پرۆژەیە چەند بۆ منەوانی کە بە تەمەندا چوونە توانای نووسینیان نییە و توانای خوێندنەوەشیان نییە ئەمە هەستاینە بۆی کە یارمەتیان بدەین لێرە بە نووسین و باڵبژاردن لە بۆیان دەخوێنینەوە سەرەتایەکان بۆ نمونە الذي خلق الموت والحياة ئەوان بۆمان تەواو دەکەن و ئەمەش بۆیان دەنووسین و لێرە وەڵامی ڕاستەکانیش بە هەمان شێوە بۆ نمونە ژمارە ئاەتەکانی سوورەتی مولک چەندە ئەمە لە بۆیان دەخینینەوە بۆ نمونە 31 39 30 ئەوان دانێکمان پێ دەڵێن ئەمەش یارمەتیان دەدەین پێش هەموو شتێک زۆر سوپاسی خوای دەکەم سوورەتی مولک لە مێژە لەبەرم کردیە کە دەیان گوت شەوان باشە بخینن لە بۆ حەزابی قەبر ئەمیش وەکو ترسەچی یەکسەر هەوڵمدا لەبەرم کرد الحەمدولله لەخوای بە زیادبی سوورەتی مولکم زۆر پێخۆش بوو لە بۆ لەبەرکردنەکەی زۆر هەوڵم نەدا چونکە لەبەرم بوو خۆم بەوەی مادی نەکرد بەس بە تەفسیرەکەی زیاتر خۆم مادی کرد چکە تەفسیرەکە پێم قورسترە لەوەی کە بە عەرەبیەکەی لەبەرکەم چکە سوپاس بخوا الحەمدولله عەرەبیەکەمان پێ ئاسانترە کە قورئان لەبەر دەکەین زۆر بە شێوەیەکی ئاسان لەبەر دەکەین بەس تۆزێک تەفسیرەکەەوە لە کوردیشە بەسەر لە بۆمان بڕێک قورسە ئەو جە تەفسیرەکە زیاتر خۆم پێوە مادی کرد ما شاء الله أي أفرين ما شاء الله يعني أتو سيد زو قرآن لبر كردوا بلى بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور الذي خلق 7 سماوات طباقا ما ترى في خلق الرحمن من تفاوت فارجع البصر هل ترى من فطور